لە ڕووی مەسەنم هەندسیەوە مەسەن ئێستا چوار ختم لێدایە. سەبری عەزیز جوتیارێکی دانیشتووی گوندی گرتخیوەتە لە سنووری قەزای سۆران. بەو شێوازە بەو تەریقەتەی سەبری بۆ یەکەمین جارە لە ڕێگای دانانی خانووی پلاستیکی لە هەوڵی بەرهەمهێنانی چەند بەرهەمێکی کشت و کاڵیە. وەک خۆشی باسی دەکات سەرکەوتوو بووە لە کارەکەی. ئێستا بەرهەمێکی پاییزیە. بەیتی پلاستیکی زۆر گونجاوترە لە دەرێ لەبەرەوەی هەمووی وەچیەکە پێت کۆنتترۆلەکرێ لە بوارێ مەسەرم بابریم دەرمان و سەماتکردن و هەموو شتواندا پێت کۆنتترۆل شتێکی مەحدودە ینی لە ماوەی ئەو 500 مترەی بەرهەمەکی زۆرت ئەدات. داوا ئاکەین جوتیارەکانیش ڕووی بدەنێ پەرێ پێ بدەن بەو شتەی وەڵای شتێکی زۆر باشە ئیسیفادەی هەیە. بە ساڵە چێنا با بە 2 ساڵ بە 2 ساڵی بەس ئەوە لە جێ خۆی دەمینی. بەشێک لە جوتیاران پێیان وایە زۆری تێچووی خانووی پلاستیکی وای کردووە جوتیاران بایخی پێنەدەن. لەلایەکی تریش مەترسی ساغبوونەوەی بەرهەمەکانیان هەیە هاوشێوەی وەرزی هاوین. یەکەم ساڵ مەسەر 3 میلیۆنت مەسەن پێدایان 4 میلیۆن پێداستا ئەو 4 میلیۆنە لە یەک ساڵی نییە شتێکنی ئەو ساڵی ئەکر و خلاص نایلۆنەکە لە یەک ساڵی نییە خۆ نایلۆنەکان زمانەتان 3 ساڵیان هەیە پشتی ئەو 3 ساڵ دەتوانێت لۆ 10 ساڵیش بەکاربین. ساغبوونەوەکەی زەحمەت نێبرێ زەحمەتبی بە گوێرە ینی ئەو ئینتاجەیەکە تو هەیت ینی نایابی مەسەر بریم شەژ ئێستا ئەو ساڵە بە ڕێژێکە خیارم کردبوو لێرە بیبارم کردبوو ینی هات بەبەر نەدەکەوت بە تایبەت لەو سنووری خۆین هەر نەدەگەیشتە سۆرانیش لەو سنوورێ هەموو لێرە ساختکردنەوەوان هەموو لێرە بوو. ئەندازیارانی کشتتوکاڵی لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سۆران هەوڵەکانیان سڕ کردوتەوە بۆ هاندانی جوتیاران و دڵنیاکردنەوەیان لە گرنگجی و بایخی بەرهەمی کشتتوکاڵی لە خانووی پلاستیکی. کە حکومە لە ئێستا ناتوانێت پاڵپشتی دارایی براجوتیارەکان بکە بە دابینکردنی بێتی پلاستیکیەکان. بۆی لێرە پێویستمان بۆ جوتیاری بوێرمام هەبێت و ئەو جوتیارانەمان هەبێت لە ساقنەوە بەرهەمەکانیان نەترسێن چکە لە بەرامبەر ساقنەوە بەرهەمەکانە چی ڕێکاری پێویستە ئێمە گرتومانتە بەر ماوەتەوەی براجوتیارەکان بۆ خۆیان بڕیار بدەن و بێنە پێشەوە و ئەو جورئەتە بدەن بە خۆیان بێتی پلاستیکی زیاتر و زیاتر دروست بکەن و ئێمەش هاوکارێن چ بە ڕێنمایی چ بە کار ئاسانی و دابینکردنی هەموو ئەو پێویستیانی کە لە ئیمکانمانە هەیە نەک دابینکردنی بێتە پلاستیکەکان. سنووری ئیداری سۆران بەهۆی فراوانی ناوچەکە و لەباری کەشوهەوای لە وەرزی کشتتوکاڵی بەدەیانتەن بەرهەمی سەوزە و میوە دەخەنە بازاڕەکان بەڵام لە وەرزی زستان بەهۆی نەبوونی خانووی پلاستیکی تەنها یەکتەن بەرهەمی ناوەخۆنیە و هەموو پێویستە خۆراکەکانی هاوردەی بازاڕەکانی دەکات. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.